مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان با سەرپەرشتی سەرۆک باڵفوجەلا تاڵەبانی کۆ دەبێتەوە ئامادەیەکێتی بۆ گفتوگۆکردن سەبارەت بە پێکهێنانی حکوومەتی هەرێم دووپات دەکاتەوە. وەزیری پێشمەرگەی هەرێمی کوردستان داوای فراوانکردنی هاوکاریەکانی ئەمریکا بۆ پێشمەرگە لە ساڵی نوێ دەکات. سەرپەرشتیاری کۆمیسیۆنی فریاگوزاری بوژانەوەی چەمچەماڵ ڕای دەگەێنێت تا ئێستا 1268 ماڵی زیان لێکەوتووی لە فاوەکە هاوکاری کراون. ڕۆژاوای کوردستان بودجەی 2026 پەسەند دەکات و 3 شاری نوێش دروست دەکات. سڵاوتان لەبێت هەواڵەکانی سعادەتان پێشکەشەکەم. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان جەخت لە پێکهێنانی حکوومەتێکی خزمەتگوزار دەکاتەوە و ڕای دەگەێنێت بۆ مەبەستە دەرگای گفتوگۆی بنیادنەرانەیان کراوەیە. هاوکات بەغداد بە قوڵای استراتیژی هەرێم دەزانێت. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان با سەرپەرشتی سەرۆک باڵفوجەلا تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەباشان کۆبوو و پرسەکانی پێکهێنانی هەردوو حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستانی تاوتوێ کرد. بە پێی ڕاگەیەنراوی کۆبوونەوەکە سەبارەت بە پێکهێنانی حکوومەتی هەرێمیکێتی سووربوونی خۆی لەسەر پێکهێنانی حکوومەتێکی دادپەروەری خزمەتگوزاری نیشتیمانی نیشانداوە لەسەر بنەمایش دەرگای گفتوگۆی بنیادنەرانەی کراوەیە. سەبارەت بە بەغدادیش مەکتەبی سیاسی جەختی کردوتەوە یەکێتی مەبەستێتی لە بەغدادیش حکوومەتێکی خزمەتگوزاری نیشتیمانی پێکبهێنێت کە تیایدا ماف و شایستە دەستوورەکانی گەلەکەمان پارێزراو بێت و گزارش لە خواستی هەموو پێکهاتەکان بکات. یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی بۆش کردووە مەش لە سۆنگەی تێڕوانینی دروستی یەکێتیەوەیە کە بەغدا قوڵای استراتیژی هەرێمی کوردستانە بۆیە گفتوگۆ کۆبوونەوەکانی یەکێتی لەگەڵ سەرجەملایەنەکان بەردەوام دەبێت. شۆڕش ئیسماعیل وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆلۆنێل دیک پایلۆیک بەرپرسی گروپی سەربازی ئەمریکا لە کۆنسوڵخانەی گشتی کۆبۆ ڕایگەاند خوازیارن لەگەڵ هاتنی ساڵی نوێدا قەبارەی هاوکاریەکانی ئەمریکا و هاوپەیمانان بۆ هێزەکانی پێشمەرگە فراوانتر بکرێت و پێکەوە تاوتوێی پلانی ساڵی داهاتوویان کرد. بە گوێرەی ڕاگەیەنراوی وەزارەتەکە لە کۆبوونەوەکەدا وەزیری پێشمەرگە وێرای پیرۆزبایی ساڵی نوێ هیواخواستن بۆ ئاوەدانی و ئارامی جەختی لەوە کردوتەوە کە هیوادارن لە ساڵی 2026دا هاوکاریەکان بۆ هێزی پێشمەرگە زیاتر بکرێن و بەرنامەی کاری پێکەوەیی نێوانیان بۆ ساڵی داهاتوو تاوتوێ کرد. لە بەرامبەردا کۆلۆنێل دیک پایلۆیک بە گرنگی و باسی لە ئامادەسازیەکان بۆ ساڵی نوێ کرد و بەڵێنی پشتیوانی و پاڵپشتی بەردەوامی وڵاتەکەی بۆ وەزارەتی پێشمەرگە دووپات کردەوە. لا بەشێکی دیکەی کۆبوونەوەکەدا هەردوو لا گفتوگویان لەبارەی دۆخی ئەمنی عێراق و هەرێمی کوردستان کرد و جەختیان لە بەردەوامی هەماهەنگیەکان کردەوە. ئەتا محەممەد سەرپەرشتیاری کۆمیسیۆنی فریاگوزاری و بژانەوەی چەمچەماڵ ڕایگەاند ڕۆژی یەکشەمە کۆمیسیۆنەکە و بوردی چاودێری کۆ دەبنەوە سەرجەم سکاڵی هەوڵاتیان کۆ دەکەین و ورزبینی و پاکتاوی دەکەین و لە کۆمپیوتەردا تۆماری دەکەین. پاشان ڕیزبەندی دەکەین و بڕیار لەسەر ئەو سکاڵایانە دەدەین کە بۆمان هاتووە. هەمان ڕۆژ بڕیار لەسەر چۆنێتی دابەشکردنی هاوکاری بەسەر خاوەن ئۆتۆمبیل و دوکاندارە زیان لێکەوتوەکاندا دەدەین. ڕاشیگەیان لە کۆی 1302 ماڵی زیان لێکەوتوو 1268 ماڵی چەکی بانکیان وەرگرتووە لەو 38 ماڵی کە ماونەتەوە 4 ماڵیان لەبەرەوەی لا شوێنی دیکەوە هاوکاری کراون پارەکەیان بەخشیوەتەوە بە کۆمیسیۆنەکە. ژمارەیەکی دیکەشیان لە دەوامیان لە نەخۆشخانەن و چەکەکانیان لە بانک بۆ هەڵدەگیرێت و دەتوانن لەوێ وەری بگرن. ئەوەشی خستۆتە ڕوو کۆمیسیۆنی فریاگوزاری و بژانەوەی چەمچەماڵ بەردەوامە لە کارەکانی. هاوکات بردی چاودێری کارەکان دەکات وەکو چۆن ئێمە شەفافانە لە بەردەم کەناڵەکانی ڕاگەاندن و چاودێری دارایی و دەستەی دەستپاکی و داواکاری گشتی و دەستەی مافی مرۆڤ و نوێنەری خەڵکی چەمچەماڵدا سەرجەم داهاتەکانمان ڕاگەاند و چۆنێتی خەرجکردنەکەیمان ئاشکرا کرد. داوا لەو لایەنانەش دەکەم کە خۆیان هاوکاریان کۆ کردوتەوە بڕەکەی و چۆنێتی خەرجکردنەکەی شەفافانە ئاشکرا بکەن بۆی خەڵکی کوردستان بزانن ئەوەی بۆ چەمچەماڵیان ناردووە چۆن دابەشکراوە. هاوکات دکتۆر ئەحمەد ئەنوەر سەرۆکی لیژنەی دەستپاکی هەرێمی کوردستان کە وەک سەرۆکی لیژنەی دابەشکردنی هاوکاریەکان هەڵبژێردراوە ڕایگەاند
تا ئێستا ملیارێک و 600 ملیۆن دینار دابەشکرا و هێشتا هاوکاریکردنی زیانی شوێنە بازرگانیەکان و ئۆتۆمبیلیش دەستی پێ نەکردووە. دوو فڕۆکەی بارهەڵگری سەربازی ئەمریکا لە بنکەی خراپ ئەلجیر لە سنووری ڕمێڵان لە باکووری ڕۆژهەڵاتی حەسەکان نیشتنەوە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردوێتەوە. ئەو دوو فڕۆکەیە چەک و تەقەمەنی قورسیان پێبووە جگە لە سیستمی بەرگری ئاسمانی و موشەکاوێش. ڕوانگەکە ماژێ بۆ کردو یەکێک لە دوو فڕۆکەکە لە بنکەکە بەرەو بنکەی قەسرەک بەرەو باکووری خۆرئاوای حەسەکە هەڵفڕیوە. ئەمە لە چوارچێوەی جموجۆڵە سەربازیە بەردەوامەکاندایە. ئەمە لە کاتێکدا تا دێت مەترسی دەستپێکردنەوەی شۆڕی نێوان هەسەدە و چەکدارانی سەر بە تورکیا و سووریا زیاتر دەبێت و شالەکەکانی داعشیش ڕوو لە فراوان بوون. ئەنجومەنی گەلانی دیموکراتی کاوەکو و پەرلەمانی ڕۆژاوی کوردستان و باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هەژمار دەکرێن لە دانیشتنوێکدا پرۆژە یاسای بودجەی گشتی ساڵی 2026 پەسەند کرد و تیایدا بڕپارەیەکی تایبەتیشی وەکو بودجەی فراگوزاری بۆ کانتۆنەکان چرخان کرد. بە گوێرەی پرۆژە یاسای پەسەندکراو کۆی داهاتی پێشبینی کراو بۆ ساڵی 2026 بڕەکەی 1 ملیار و 363 ملیۆن و 642 هزار دۆلارە. لە بەرامبەردا قەبارەی خەرجیە پێشبینی کراوەکان با 1 ملیار و 577 ملیۆن و 392 هزار دۆلار دیاری کراوە. بەمەش بودجەکە بڕی 213 ملیۆن و 750 هزار دۆلار کورتێنانی تێدا دەبێت و بڕیارە یاساکە لە یەکی کانونی دومی 2026 بچێتە بواری جێبەجێکردنەوە. لا بەشێکی دیکەی یاساکەدا کە لە 42 مادە پێکاتوە گرنگی بە بودجەی فراگوزاری درا و تیایدا 50 هزار دۆلار بۆ 6 کانتۆن و 100 هزار دۆلاریش بۆ کانتۆنی جزیرە تەرخان کراوە. هەوکات بودجەی تایبەت بۆ دروستکردنی سێ شاری نوێ لە کانتۆنی چەبقە بەناوەکانی دبسی و مەسکەنە و دێرحافز تەرخان کراوە لەگەڵ بڕیاری دامەزراندنی شاری باشوور لە کانتۆنی دێرەزور بە ئامانجی باشترکردنی دۆخی خزمەتگوزاری لەو ناوچانە. شەوی ڕابردوو فڕۆکەیەکی جۆری فالکۆن 50 کە محەممەد عەلی ئەلحەداد سەرۆکێرەکانی ئەنجومەنی سەرۆکایەتی لیبیا سەرۆکێرەکانی سوپا و 4 کەسی تێدا بووە لە دەوروبەری ئەنقەرە کەوتوتە خوارەوە کاتێک دەویست لە ئەنقەرەوە بەرەو ترابلوس بگەڕێتەوە. لە ئەنجامدا سەرۆکێرەکانی ئەنجومەنی سەرۆکایەتی لیبیا و 4 کاربەدەستی سوپای وڵاتە گیانیان لەدەستدا. لەو بارەیەوە عەبدولحەمید دبەیبە سەرۆکی حکوومەتی لیبیا ڕێگەیاند سەرۆکێرەکانی سوپای وڵاتەکەی فەرەقی یەکەم محەممەد عەلی ئەلحەداد لە کەوتنی فڕۆکەکەی لە ئەنقەرە ئەمشەو گیانی لەدەستدا. سەرۆکوەزیرانی لیبیا لە تۆڕی ئێکس پۆستی کردووە و پرسە و سەرخۆشی بۆ گیان لەدەزانی ئەلحەداد و هاوکارەکانی ڕاگەیاندووە. ئاماژەی بۆ کردووە هەرێکە لە ڕاوێژکار محەممەد ئەساوی لیوا ڤیتۆری گرێبێڵ لیوا محەممەد جومعە لەگەڵ محەممەد مەحجوود وێنەگری تیمی ڕاگەاندنی سەرۆکێرەکان گیانیان لەدەستداوە کە لە ناو فڕۆکەکەدا بوون. ئەمە دوایەوە هات دوێنێ سێشەمە محەممەد عەلی ئەلحەداد سەرۆکێرەکانی ئەنجومەنی سەرۆکایەتی لیبیا لە ئەنقەرە لەگەڵ یاشار گولەر وەزیری بەرگری تورکیا و سەلجوک بایراکتاش سەرۆکی یەرکانی سوپای تورکیا و توێژی ئەنجامدا و تیشکیان خستە سەر هاوکاری سەربازی نێوان هەردوو وڵات. ئەبولفەزڵ شکارچی و تەبێژی هێزە چەکدارەکانی ئێران ڕایگەیاند وەڵامی ئەوان بۆ هێرش و دەستدرێژەیەک یەکلاکەرەوە دەبێت ئەگەر بەسەر ئێراندا بسەپێنرێت. لە هەمان کاتدا جەختی کردەوە کە هەر جوڵەیەکی هێرشبەرانە لەلایەن تارانەوە بە ئامانجی سزادانی دەستدرێژی کار دەبێت نەک دەستپێکردنی جەنگێکی نوێ. ئاماژەی بۆش کرد و ئێران هیچ کات دەستپێشخەری جەنگ نەبووە بەڵام با توندی لە بەرامبەر هەر دەستدرێژێک دەوەسێتەوە تۆنەکانی ئێران لە جەنگی 12 ڕۆژەدا کۆتاییان نەهاتوو ئەوەی هێشتا بەکار ڕاهێنراوە بەشێکی سەرەکی هاوکێشی بەرگری پێک دەهێنێت بۆیە فشار و هەڕەشەکانی ڕێڕەوی ئێران ناگۆڕن بەڵکو یەکگرتووەکەی بەهێزتر دەکات. بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕۆژی دووشەمەی ڕابردووتی ئیسرائیل ئاگادارە کە ئێران لەم دوایانەدا مەشق ئەنجام دەدات و تیشی کە چالاکیە ئەتۆمیەکانی ئێران لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە کاتی سەردانێکی چاوەڕوانکراو لە کۆتای مانگەدا باز دەکرێن و هۆژاریدا کە هەر جوڵەیەک ئێران وەڵامێکی زۆر توندی دەبێت. بەرەبەیانی ئەمڕۆ خەڵکی مۆسکۆی پایتەختی رووسیا بە دەنگی تەقینەوەیەکی بەهێز ڕۆژیان کردەوە بە گوێرەی زانیاریەکانیش بەهۆی ئەو تەقینەوەیە دوو ئەفسەری پۆلیسی مۆسکۆ گیانیان لەدەستداوە هەرچەندە ئوکراین
بێدەنگی هەڵبژاردەوە بەڵام مۆسکۆ کەیف بە ئەنجامدانی زنجیرەیەک هێرش بۆ سەر بەرپرسانی سەربازی و کەسایەتیەکانی نزیک لە کرێملین تۆمەتبار دەکات. ئەم تەقینەوەی لە کاتێکدا دوو ڕۆژ لەمەوبەر ژەنەڕاڵ فانیل ساربارۆف بەرپرسی ڕاهێنان لە ئەرکانی سوپای رووسیا لە هەمان ناوچە با بۆمبێکی چێنراو لەژێر ئۆتۆمبیلەکەیدا کوژرا. لە ماوەی نزیکی 4 ساڵی شەڕی نێوان رووسیا و ئۆکراین چەندین جارێتی کە بەرپرسانی سەربازی رووسیا لە ناوخاکی رووسیا کراونە تامانج و کوژراون کە ئۆکراین بەرپرسیارەتی چەند هێرشێکیانی لە ئەستۆ گرتووە. وەزیری دەرەوەی ئەڵمانیا ڕایگەیاند ئەگەر سوپای رووسیا بەردەوام بێت لە تۆمارکردنی سەرکەوتنی سەربازی لە ئۆکراین ئەوە مەترسیەکی جدی بۆ سەر هاوپەیمانی ناتۆ دروست دەکات. یۆهان ڤادیفۆڵ لە لێدوانێکیدا بۆ ئاژانسی هەواڵی ئەڵمانیا ئاشکرای کرد بەردەوامبوونی سەرکەوتنەکانی رووسیا هەڕەشەیە بۆ سەر ناتۆ بۆیە بە تەنهام هۆکارە بەسە بۆی پشتیوانیکردنی ئۆکراین بخەینە پێش هەموو جۆرە سیاسەتێکی هاوپەیمانیەکە. وتیشی هەرچەندە دۆخیاشتی لە ئۆکراینیا سەقامگیرتر بێت و ئەو وڵاتە بتوانێت بەرگری لە بەرژەوەندەکانی بکات ئەو بۆ تەواوی ئەوروپا باشترە بۆی هیچ پاساوێک نییە بۆ کەمکردنەوەی هەوڵەکانمان بەڵکو بە پێچەوانەوە نابێت بە هیچ شێوەیەک دەستبەرداری ئەو پلانانە بین. ئەم لێدوانانە لە کاتێکدا رووسیا بەردەوام جەخت دەکات و کارناردنی چەک بۆ ئۆکراینە ڕێگرە لە چارەسەری سیاسی و وڵاتانی ناتۆ ڕاستەخۆ تێوە دەگلێنێت لە ململانێکە و یاریکردن بە ئاگر. ئیسرائیل کات وەزیری بەرگری ئیسرائیل لە مەراسیمێکدا ڕایگەیاندبوو هەرگیز لە تەواوی کەرتی غەزە ناکشێتەوە و لە باکووری کەرتەکە کۆمەڵگەی نیشتەجێبوون دروست دەکەن بەڵام دوای چەند ساعاتێک لەو لێدوانە لە ڕاگەیەندراوێکدا ڕوونکردنەوەیدا. بەپێی ڕاگەیەندراوەکە کارۆژنامەی هائارەتس بڵاوی کردوەوە کات پاشگەز بۆتەوە و دەڵێت حکوومەت نیازی نییە کۆمەڵگەی نیشتەجێبوون لە غەزە دروست بکات و بوونی لیوای نەحاڵ لەوێ تەنیا بۆ مەبەستی ئەمنیە. لێدوانەکانی پێشووی کات مشتومڕی زۆری لەکەوتەوە چونکە پێچەوانەی لێدوانەکانی بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیران و بڕگەکانی پلانی دۆناڵد ترامپ بوو بۆ کۆتایی هێنان بە جەنگی غەزە کە جەخت لە کشانەوەی وردەی سوپای ئیسرائیل دەکاتەوە. خاتان لەگەڵ